ئێوارتان باش بینەرانی یازیزی پێشنگ تیڤ. خۆشحاڵم من بنار مستەفا بۆ چوارشەممەیەکتر دێمۆلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆ بەرنامەکانی پێشنگ تیڤ. ئازیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان ببورن 4 ئۆکتۆبەری 2023 لە دوو تەوەری سەرەکی پێکهاتووە. جارێکی تر سەبارەت بە گوشارەکانی حکوومەتی ناوەندی بۆ سەر هەرێمی کوردستان تاوتوێ دەکەین و لە بەشی دووەمی بەرنامەکانیشماندا تایبەت بە ناڕەزایەتیە جەماوەرەکان لەم ڕۆی کوردستاندا تاوتوێ دەکەین. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن لە گەڵماندا و ئەو پرسیار و سەرنجانی ئێوە دەیخەنە ڕوو من ئاڕاستی میوانانی بەرنامەکەی دەکەم. لا گەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ بینەرانی ئازیز، هەروەک ئاماژەم پێدا یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە تاوتوێکردنی جارێکی تر ئەو بابەتە گەرمەی ئەمڕۆی کوردستان و عێراق، ئەویش ئەو فشارانەیە کە حکوومەتی مەرکەزی دەیخاتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و پارتی و یەکێتی و هەرێمی کوردستان باگشتی. ئەم بابەتە تاوتوێ دەکەین لەگەڵ ئازاد مەجید، ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆنگرێسی کرێکاری کوردستان و بەرپرسی ڕێکخراوی حیزبی ناوبراو. ئازاد مەجید، ئێوارت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. سپاس بۆیە. ئەمە بپرسم کە لە دوای 16 ئۆکتۆبەر و جەنگی داعشەوە بە دیاریکراوی فشارەکانی حکوومەتی مەرکەزی بۆ سەر هەرێمی کوردستان زۆر زیادی کردووە. لە ئێوە بیبیستین بە بۆچوونی ئێوە هۆکاری ئەم فشارانە لەکوێوە سەرچاوەیان گرتووە؟ سپاس بۆیەوە، سپاس بۆ گوێگرانی تەلەڤیزیۆنی پێشنگ. ئەو حاڵەتانی کە ئێستا ڕۆدەن یاخود ئەو فشارانی کە ئێستا حکوومەتی عێراقی بۆ سەر هەرێمی کوردستان دەستی پێکردووان نەتیجەی واقعەتێکە لە عێراق ڕوویداوە کە داگیرکاری ئەمریکایە بۆ سەر وڵاتی عێراق و پێکهێنانی حکوومەتێکی فیدرالی کە لە کۆمەڵێ ئەحزابی قەومی ئیسلامی و تایفەگەری دروست بوو. وەختێک باسی فیدرالیەتەکەین عێراقیان هەر کاتێ ئەحزابێک یاخۆ بزوتنەوەیەکی سیاسی باڵادەست بێت لە وڵاتەیە، فشار و هێرشەکانی خۆی تونترەکاتەوە بۆ سەر منافسەکانیان. لە سەرەتای دەستپێکردنی ئەو واقعەتەی کە لە عێراق ڕوویدا و ئەحزابی ناسیۆنالیستی کوردی کە پێشووتر بە بەندوبەستی لەگەڵ ئەمریکایە هەیبوو، ئەوان لە پێشتر بوون و تواناکانی خۆیان ئامادەتر کردبوو بۆ ڕووخاندنی عێراق. بەڵام ئەم هاوکێشە سیاسیە کە ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێش ئەچێت و ئەحزابی مەرکەزی لە عێراق و بە تایبەتی ئەحزابی ئیسلامی شیعی و تایفەگەری لە ئەوانە لە شەڕی داعشەکە خۆیان بە سەرکەوتو ئەبینی، پێیان وایە هێز و توانای خۆیان یەکگرتووتر کرەوە و باڵا دەستتر بوونەوە. بۆیە ئەوانش لە بەرامبەر ئەم ناکۆکیانەی کە لەگەڵ ئەحزابی ناسیۆنالیستی کوردیا هەیان بوو، لە هەوڵی بەهێزکردنی خۆیان و بەشی خۆیان لە دەسەڵاتی سیاسی و توندکردنەوەی فشارەکانیان بۆ سەر هەرێمی کوردستان لە دوای شەڕی داعشەوە دەست پێ کردووە و ڕۆژ بە ڕۆژیش بەرەو توندبوونەوەی زیاتر و ڕۆژ بە ڕۆژ دەسەڵاتی ئەوان لە هەوڵی کۆنترۆلکردنی ئەو دەسەڵاتەیە. یعنی ئەو واقعەتێکە حکوومەتی فیدرالی قەومی کە لە عێراق هاتووە واقعەتێک ئەم چەشمەکێشانە هەر درێژەی ئەبێت و ڕۆژ بە ڕۆژ حکوومەتی عێراقی بەرەو مەرکەزی بوونەوەی زیاتر دەچێت و ڕۆژ بە ڕۆژ دەست دەخاتە بیناقاقای هەرێمی کوردستان و فشارەکانی ڕۆژ بە ڕۆژ زیاترەکە. بەو پێی کە ئێوە بەرپرسی کەرکووکی حیزبی کۆنگرێسی کرێکاری کوردستان دەبێت پرسم کە ئەم فشارانە چەندێک کەرکووک و ئەو ناوچە کێشە لە سەرانە یانکە پێترێ ناوچە دابڕاوەکان ئەگرێتەوە، چونکە تەنانەت ئەبیستین دەوترێت کە سیاسەتی تعریب دووبارە سەری هەڵداوەتەوە. ئەمە چەندێ ڕاستی تێدا و ئێوە چۆنی دەبینن؟ لە ڕاستیە تەئسیراتێکی زۆر زۆری بووە لەیانە لە سەرەتای دەستپێکردنی ئەو فشارانە و ئەو 16 ئۆکتۆبەرەوە دەسەڵاتی ئەحزابی کوردی لەم شارانە زۆر کەم بووەتەوە. زۆربەی ئەو ناوچانی کە لە ژێر دەستی ئەوانە بوو خۆیان باسیەکەن کە لە 150 ی
ئەو ناوچانەی بەدەستیەوانەوە بۆ لە دەستیاندا و بە تایبەتی ئەو فشارانە بە شێوەیەک لە هەنێ ناوچە زۆر زەق بۆ لە سەرەتاوە بە تایبەتی لە دووز خورمات و کە هێڕشێکی زۆر وەحشیانەی کرایە سەر خەڵکی شارەکە و زۆربەی خان و بەرە و دوکان و بازاڕەکانیان ڕووخان ینی ئەتوت ئەم شارە شاری ئەفغانستانەوە لێکرا خەڵکێکی زۆر تیاچون خەڵکێکی زۆر بێسەر و شوێن بوون داگیرکارێکی گەورە لێ ڕوویداوە لە ناوچەکانی داخۆک و هەفتەغار و لە سەرگەڕان و ئەنە ینی مەسلەی کێشەی جووتیاران ینی هەموومانە بە بەرنامە ڕێژیەکرا تەنانەت تاثیراتێکی زۆر خراپی لەسەر ژیانی خەڵک لە دروستکردنی کێشمەکێش لە نێوان نەتەوە جیاوازەکانە مەسەن هێڕش بۆ سەر جووتیارانی هەفتەغار و داخۆک و دووز و سەرگەڕان منتیقەی دبست تا ئێستاش درێژەی هەیە ئەم کێشانە و زەویەکانی زۆری داگیر دەکرێەوە لە زۆربەی موسساتەکانی حکوومەتە مەسەن بە حکمی باڵادەستبوونی ناسیۆنالیزمی عەرەبی لەم شارەیە یعنی زۆربەی پۆستە ئیداریەکان و بە تایبەتی بەڕێوەبەرایەتی تەندروستی زۆربەی پۆستانی کە لە خەڵکی کورد بوون لێیان وەرگیرایەوە لە پۆلیس و بەشە ئەمنیەکانی شارەکە و لە زۆر مەسائیلی ترا ڕنگدانوێ و فشارەکانشان ڕۆژانە زیاتر دەکرێت لە باری نەوت و وێنی ئەو شوێنە حساسانەی کە پێشتر بەدەست ئەحزابی دەسەڵاتی ئەحزابی کوردیەوە بۆوانیان هەمووی لێ وەرگیراوەتەوە فعلی ڕۆشن دیارەکە فشارەکان زۆر بووە بەڵام لەباری ئەوەی کە بڵێ تعریب بە شێوەیەکی موبەرمەجکرابێەوەکەوی لە سەردەمی بەعسا بە پارە ئەدرا زەوی ئەدراوە خەڵکێک کە هەنرا لێرە لە تەعینەکە لە دایرەکانە بەو شێوەی ئێستا من وان نایبینم بە شێوەی تر بابڵین یعنی وەختی ناسیۆنالیزمی عەرەبی پێچوانی ئەحزابی کوردی کە لە سەرەتا ئەوانی دەسەڵاتیان هەبوو ئەویش ئێستا ینی هەوڵەدا نفوزی خۆی لە ڕێگەی هێنانی خەڵکی ترەوە بۆ ناوچەکە ڕێگەدان پێیان یاخود لە مەجای تەعیناتە ینی زۆربەی و تەعیناتانە دێن مەسەن لە هەفتەی ڕابردووە وا باسەکری 7,000 کەس بۆ پۆلیس بە شێوەی وەقتی ئەوە نەکراوە ینی نسبەی بەشی کورد ینی نسبەیەکی زۆر محدودە مەسەن تەعینکردنی مامۆستایان ئەمانە ئەکرێ ینی زۆربەی بۆ خەڵکی عەرەب ئەڕوا و لە نێو عەرەبیشا بۆ عەشیرەتێک سەر بە پارێزگاری کەرکووک و بەوانەیە ئەکرێت ینی ئەو باڵادەستی ناسیۆنالیزمی عەرەبی و داگیرکردنی زۆربەی پۆست و شوێنە ئیداریەکان و دەرکردن و دەرپەڕاندنی فەرمانبەرانی کورد لەو شوێنانە یعنی شتێکی ڕۆشن و واقعیە بەڵام وەکو تعریبکردن بڵێم بەست شێوەی مبەرمەج ئاوان نەکراوە چۆن ئێستا لە شارەکانی کوردستانە خەڵک دێ هەستەکان لێت تا حدێک ژیانی باشترێ لە ڕووی ڕەنگە با بڵین تا حدێ لە چاو شارەکانی عێراق لە ڕووی ئەمنیەوە ڕەنگە جۆرێک بۆمان نینتر و بێ ڕویان کردەوە بۆ کەرکووکیش تەسەورەکەم بەشێکی ئەمە بێت ینی بەشێکی ئەوە بێ زۆربەی شارەکانی جنوب وەزعی خەدەماتی و خزمەتگوزاری و ئیش و کاروانە زۆر کەمە کەرکووک تا حدێک لەو بارانەوە باشترە بۆیە خەڵکە بەشێکی بەم شێوەیە ڕویان کردوێت بەشێکی سیاست و بەرنامەی ناسیۆنالیزمی عەرەبە بۆ قایمکردنی جێپێ خۆی لەم شارەدا و کەمکردنەوەی دەسەڵاتی ئەحزابی کوردی وە لەو نێوەشدا خەڵکی کوردیش تەبعاً زەرمەند بۆ لەو بارانە لێرەدا پرسیاری بینەرێک دێنمە سەر شاشەکە و باز لە کاریگەریەکانی ئەم فشارە لەسەر خەڵکی هەرێمی کوردستان دەکات ئەمێ ئیدامەی بەم بە پرسیارێک کە تەنانەت تا ئاستێکیش دەبیستین چاوەڕوانیەک هەیە ئەگەر حکوومەتی عێراق باڵادەستێکی زیاتر پەیدا بکات ڕەنگە بۆ نەموچەی فەرمانبەران لە کاتی خۆیدا بێت یان هەندێ بابەت باشتر بێت ئەگەر بپرسم جیاوازیەکە باشترە لە ڕوانگەی خەڵکی کوردستانەوە ئەگەر بۆ نمونە سایەکی زیاتر بکات حکوومەتی مەرکەزی من خۆشحاڵە من خەڵکی کوردستان و بە تایبەتی کرێکاران و فەرمانبەران ئەگەر ڕاتبەکانیان لە کاتی خۆیان بدرێتێ و ژیانیان بەرەو باشتر بڕوا مەسەڵەن هەنێ پێویستی لە دابینکردنی نەوتۆوانە بدرێت بەڵام ئەم بەڵێنانە دەیان جار ئەحزابی ئۆپۆزیسیۆنی لە کوردستانە ئەم بانگەشەیان کردووە بەڵام
ئەوە نەتیجەکەی دەرکەوتووە کە هیچ شتێکی ئاهان نییە، ینی ڕۆژ بە ڕۆژ حکوومەتی عێراقی فشارەکانی زیاد دەکات بۆ سەر خەڵکی کوردستانیش، ینی بە پێچەوانەی ئەو تەبلیغانە ئاکرا کە معارەزەی کوردی کە پێی وابوو گەڕانەوە بۆ عێراق و بۆ باوشی حکوومەتی عێراق کوردستان ئەبێتە بەهەشت. من لایەنگری ئەوەم کە معاشەکانی خەڵک، موچەی خەڵک، خزمەتگوزاریەکانی خەڵک زیاتر بێت. بەڵام لە ڕاستیە من ئەو چاوەڕوانیم نییە کە حکوومەتی عێراق کوردستان بکاتە بەشای خود گەڕانەوە بۆ عێراق ئەو ڕێگەی دەرباز بوونە بێت لە برسێتیوانە. خەڵکی عێراق لە چەند لە تشرینی 2000 چەند بوو 18 بوو ئەوە بوو کە هەزاران خەڵکاتە سەرجادە 700 کەس بەس گیانی لە داوسداوە، هەزاران کەس تا ئێستا بێسەر و شوێنن، ینی بێزگە لەوانە گەندەڵیەکی لە ڕادەبە دەر عێراق خاوەنی ئیمکاناتێکی زۆرە، ینی باس لەسەرەوە کرێ لە سەرەتای فرۆشتنی نەوت لە عێراقا تا ئێستا بەس لە قەتاعی نەوتە 900 ملیار نەوت فرۆشراوە، ینی ئیمکانات و پارەیەکی زۆر بە هەدەر دراوە. لە سەردەمی دەسەڵاتی عادل عەبدولمادی وتی 7000 مەشروعی وەهمی کراوە، سەدان ملیارد دۆلار لە بەشەکانی مەسە کارەباوانە هەمووی بە فیڕۆ دراوە و بە خەسار دراوە. پێم وایە ئەم ڕای پێیان وا بێ گەڕانەوە بۆ عێراق ژیانی خەڵکی باشەکە، من پێم وایە ئەمە وەهمێکە ئەو ئەحزابانەی کە خۆیان دیعایەکەن ئێستا بۆ هەڵبژاردن و گەڕانەوە بۆ بەغا خەڵک دەربازی هەبێ لە چنگ یەکێتی و پارتیەوەوانە، من پێم وابێ ئەوە وەهمێکە ئەوان هین ناکەن. یعنی ئەم سێ مانگی ڕابردوو کە حکوومەتی عێراق دەستی هەبوو لەوە لە برسیکردنی خەڵک، ڕاستی یەکێتی و پارتی بەشێکن لەم سیناریانە، بەشێکن لەو زەقت و فشارانە، بەشێکن لەو وەزعەتی کە لە کوردستانە دروستیان کردووە. بەڵام پێشووتر وا باسییانە کرد کە گوایە موچەی فەرمانبەران و خزمەتگوزاریەکان جیا ئەکرێتەوە لەم کێشمە سیاسیانەی لە نێوان ئەحزابی کوردی و لە نێوان حکوومەتی بەغایە و بە پێچەوانەوە ئێستا نەتیجەکەی ئەبینین کە وا دەرنەچووە بۆ سێ مانگە بێ یەک ڕاتب دراوە، دوای هاتن و چوونێکی وەفدی باڵای کوردی ڕۆشتن و کۆمەڵێ دیعایە و وینان بڵاو کردەوە کە گوایە سەرکەوتنمان بەدەستێناوە. ئەوە بوو کە تا ئێستا یەک مانگ بە سێ بەش موچەکە بە خەڵک دراوە. من پێم وانیە ئەو تەسەورات و ئەو خۆش باوەڕی بۆ خەڵکی کوردستان بێتە مای خۆش گوزارانی، چکە ئەوەی لە بەغا هەیە دەسەڵاتێکی کۆنەپەرستی ئیسلامی قەومی تایفی کە خەڵکی ناوچەکانی وەسەط و باشووری عێراق ئەوان بێزاری خۆیان و ژیانی خۆیان ئەم چەند ساڵە بە برسێتی و بە هەژاری و بێ ئیشی و بێکاری باجی ئەو وەزعەتیان داوە. لێرەدا سەرنجێکی تری بینەرێک دێنمە سەر شاشەکە بەداخەوە بڕێک درێژە ناتوانم هەمووی وەک خۆی بخوێنمەوە، بەڵام ئەگەر ناوەڕۆکەکەی لێ دەربێنمەوەیە کە کۆمەڵگەی عێراق کۆمەڵگەیەکی دەوڵەمەندە و باز لە تێکسوونی ئەو پەیوەندیانە دەکات لەوەی کە هەرێم چاوی لەسەر بەغا بووە، خەڵکی کرێکار و زەحمەتکێش فشاریان زیاتر لەسەر بووە و زەرمەند بوون. منیژەمێ ئەم سەرنجە ببەستبووە بە مەسەلەی فیدراڵیەتەوە. فیدراڵیەت لە عێراقدا ئێستا چۆن دەبینن و ئایندەکەی چۆن دەبینن؟ فیدراڵیەت چەندێک ئەکرێت پرۆژێکی سەرکەوتوو بێ بۆ عێراق؟ لە ڕاستیە لە دوای 2003 لە عێراق بە حسابەوەی کە نیزامێکی فیدرالی قەومی ئیسلامی دروست بووە، ینی جوانترین واقعەتێکە خۆی تعبیر لە خۆیەکە ئەوەیە کە ئێمە لە ماوەی ئەم 20 چەند ساڵەیە برسێتی شەڕ، گەندەڵی، ئاوارەی ملیۆنی و بە تایبەتی لە سەردەمی شەڕی داعش و ئەمانەیە خەڵکی عێراق باجەکەی داوە. ئەمە ئەو واقعەتە ئەو فیدرالیەیە کە ئێمە لە نەتیجەی داگیرکاری عێراق لەلایەن ئەمریکاوە بۆ سەر عێراق جوانترین نمونەیە، یعنی جوانترین نمونەیە کە خەڵک بازی ئەو فیدرالیەتەی کە لە عێراقا دروست بووە بازی بە ژیان و بە قوربەسەری و بە نەکبەتی و بە بێکاری و بە برسێتی داوەتەوە. ئەمە لە ڕاستیە واقعەتێکی ڕۆشن و بەرچاو بە شێوەیەکی عملی خەڵکی عێراق و خەڵکی کوردستانیش باجەکەی داوەتەوە. و ئەوەی کە لە ناوڕۆژی پرسیارەکەی پێم وابێ وتی عێراق وڵاتێکی دەوڵەمەندە کە گوایە ژیانی خەڵک ئیمکانیات زۆرە کە ژیانی خەڵک بگۆڕێ یاخودەوە، ینی
لە هەموو وڵاتان لە هەموو دنیاوە و لە کوردستانە بۆ کوردستان وڵاتێکی دەوڵەمەند نەبوو بە سەرۆت و سامانێکی گەورەی لە بەردەست دەسەڵاتدارانی کوردستانە نەبوو لە عێراقیش بە هەمان شێوە ڕاستە بە ئێستەشەوە کە هەزاران ملیار لە پارەی عێراق وانە بە هەدەر دراوە ئێستا عێراق ئیمکاناتی زیاد لە 100 ملیار دۆلاری احتیاطی سەدان تن ئاڵتون ئێستا لە بانکەکانی عێراق هەیە بەڵام هیچ تەختیتێک یاخود هیچ بەرنمەیەک لەلایەن دەسەڵاتی بۆرجوازی عێراقی و هەموو حەزبانی کە پێکێنەری ئەم دەسەڵاتن و بە هەموو ئەوانەی کە تەئسیراتیانەیە کە ئەمریکای ئێران وڵاتانی ناوچە لەسەر حکوومەتی عێراقی لەگەڵ ئەوە نیم کە ژیان و گوزەرانی خەڵکی باش بکەنەوە سەرمایهداری لە عێراق لە ئەزمەیەکی قوڵایە دەسەڵات لێرە لە ئەزمەیەکی قوڵ و خنچێنەرایە پێم وانە بتوانن ژیان و گوزەرانی خەڵک باشکەن یاخۆ پێمان وا بێ سەرۆت و سامان ئەگەر زۆر بێ بە شێوەیەکی یەکسان دابەشەکرێتە سەر خەڵکە ئەو هەموو ئیمکانێتە هەموو بە هەدەر سوو ئێمە باجەکەیمان بە برسێتی بە بیشی بە بێکاری داوەتەوە و چارەنووسی فیدرالیەتیش لە عێراقا کە هیچ باشێکی نەبوو لە ڕاستیە بۆ ژیانی خەڵکی پێم وانی ئەم نیزامە بەم شێوەیە ئێستاش بمێنێتەوە فەشەل و نادروستی خۆی فاشلی خۆی شکستی خۆی پیشان داوە و عێراق هەستەکەم ئێستا بەرەو مرکزیت ئەیبن یانەوێ حکوومەتێکی مرکزی سەرکوتگەر لە بەغا دابنن و کۆتایی بە فیدرالیەتیش بێنن ئەوەی کە فیدرالیەتی قەومی وانەیە من ئاهای بینم لە ڕاستی بەڵێ ئەی لەم نێوەدا خەڵکی ئەکرێ ومێت بە چیەوە گرێ بدەن کاتێک ئەوە حکوومەتی هەرێمە چەند مانگە موچەی فەرمانبەرانی نەداوە ئەوە خۆتان ئاماژەتان بە حکوومەتی عێراق کرد کە لە تشریندا سەدان کەسی خۆپشاندەری کردە قوربانی و فیدراڵەتیش ئەوە خۆتان ئاماژەتان پێدا لەم نێوەدا خەڵکی چی ئومێدێکی بۆ دەمێنێتەوە و دەست بۆچی بەرێت زۆر بە ڕۆشنی بە سەدان شێوە پیشانیان داوە هەموو ئەو ئەحزاب و بزوتنەوە سیاسیانەی کە لە عێراقا بەشدارن لە حکوومەتە لە دەسەڵاتی سیاسیە لەم سەری ناسیۆنالیزمی کوردی و عەرەبی ئیسلامیەکان و بەشێک لەو ئەحزابانی باس لە دیموکراتی وانەشەکەن فەشەلی خۆیان پێشان داوە لە بەرامبەر ژیان و گوزەرانی خەڵکە لە بەرامبەر دابینکردنی مەعیشەتی خەڵک لە بەرامبەر ئاسایشە لە بەرامبەر دابینکردنی ئازادیە سیاسیەکان بۆ خەڵکی لە بەرامبەر مافە ئینسانیەکانی خەڵکە ئەو پەڕی فەشەلی خۆیان پێشان داوە تاقە یەک ڕێگەیەکە ڕێگەیەکی جیاوازە بێ لە بەرامبەرەوەیە کە خەڵک دەسەڵاتی خەڵک خۆیەت یعنی ئەم خەڵک ئێستا تا حدێک ئەم بزوتنەوە ناڕزایەتی لە ئاستی عێراق و لە ئاستی کوردستانە بە شێوەیەکی بەرچاو گەشەی کردووە ناڕزایەتیی لە ڕادەبەدەر لە بەرامبەر دەسەڵاتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیشا هەیە و خەڵک ئەبێ لە ڕاستیە ئەوە پێشان بدا و ئومێد بە دەسەڵاتی خۆی بەهێز و توانای خۆی بە ئاڵوگۆڕێکی شۆڕژگێڕانەیە ماتوانین ئەم وەزعەتە بگۆڕین بە قازانجی خەڵک بۆ باشکردنی ژیانی خەڵک یەکگرتووی خەڵک هەوڵدا یەکگرتوو بن خەڵک هەوڵدا خۆیان ڕێخەن خۆیان سازدەن و بێدەنگ لە اتحادیەکانە لە ئەنواع ڕێکخرا و ڕێخستن کە بە شێوەی زۆراوزۆر کە لەگەڵ ژیان و ژیانی خەڵکدا دێتەوە خەڵکە توانێت خۆی ڕێبخاوە چاوەڕوانیەکی هیچ لە هەموو ئەم بزوتنەوە سیاسیانەوە لە هەموو ئەمە حزابانەی کە لە عێراق و کوردستانە هیچ چاوەڕانیەکەی 23 ساڵە ئێمە لە 20 ساڵە لە عێراق و بە 30 ساڵی لە کوردستانە بازی ئەم خۆش باوەڕیانەمانداوە هیچ چاوەڕانیەکی ئیسلاحات و درۆ دەلەسەکانیان نەکرێتەوە پێم وایە تاقە ڕێگەیەک یەکبوون و یەکگرتو و خەبات و ناڕزایەتی خەڵکە لە دەوری یەکتر بەهێزکردنی خەڵک لێکەڵپێکانی ئەو ناڕزایەتیانەی مامۆستایانە کرێکارانە ژنانە منداڵانە هەموو چین و توێژەکان لە سەرتاسەری عێراق و کوردستانەوە لێگرادانیان و پێکەوە بتوانین حتا لە ئاستی عێراقیشا ئێمە لێگرتو بین بتوانین یەک شیعارمان هەبێ یەک قسەمان هەبێ و یەکگرتووتر بین و پێکەوە هەوڵ بدەین بۆ کۆتایی هێنان بەم وەزعەتە و کۆتایی هێنان بەم سیناریۆ ڕەش و تاڵا یەک لە دواییەکانی کە بەشێک دەوڵەتانی ناوچەکە و بەشێک زلهێزەکانیش تایە بەشدارن کۆتایی پێبێنین و اعتیمادی جدی بخینە سەر هێز و توانەکانی خۆمان و خۆمان ڕێکخرا و یەکگرتوو
ئازاد مەجید ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان و بەرپرسی ڕێکخراوی حیزبی ناوبراو سوپاس کە بەشداروی لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ گوێگرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ. ئازیزان وچانێکی کوورد دەدەین و پاشان سەبارەت بە بزوتنەوە ناڕەزاتیە جەماوەریەکان لە ئێستایی کوردستاندا چاوپێکەوتنێکمان لەگەڵ ڕێبوار عارف دەبێت لەگەڵمان بێت. باڵە بینەرانی عزیز بەردەوام لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و ئێستاش سەبارەت بە جێگە و ڕێگەی بزوتنەوە ناڕەزایەتیەکان لە کوردستان قسە و باسێکمان دەبێت لەگەڵ بەهادینی حاجی بەکردار تاشناسرا و بە ڕێبوار عارف. ڕێوار عارف ئێوەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. سپاس بنارجان، سلااو ڕێزمایی بۆ هەموو هاوکارانی تەلەڤیزیۆنەکەمان و هەروەها ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو بینەران و بیسترانی بەرنامەکەمان هەیە. جارێکی تر ناڕەزایەتیەکان لە کوردستاندا سەر هەڵدەداتەوە بە شێوەی جۆرا و جۆر لە شار و شارچەکانی کوردستاندا دەیبینین و لە دەستگا ڕاگەیان و هەواڵەکانیشان ئاماژەی پێکردووە. ئەگەر پرسم جیاوازی ئەم بزوتنەوەیە لە ئێستادا بە بەراورد بە ڕابردووتر لە چیدایە؟ ئێوە جیاوازەکان لەکوێدا دەبینەوە؟ ڕەنگە کۆمەلگای کوردستان وەکو هەموو کۆمەلگەیەکی کە ناڕزایی دەربڕین بەشێ لە خصوصیات و تایبەتمەندی ئەم کۆمەلگایە بێ بەتابەت لەو شوێنەدا کە نەعەدالەتی و نابەرابەری و ستەم و چەوسانەوە ساڵ بە ساڵ و ڕۆژ بە ڕۆژ لە کۆمەلگەی کوردستانە بەرەو هەڵکشانەچێ. ئەم تایبەتمەندیە توانم لە مێژووی چەند دەهەی ڕابردووە بە شێوازی جیاواز لەسەر دەمی بەعسەوە بڵێم کە بە داخوازی و داواکاری جیاوازەوە تا ئەم مەقتەی 32 ساڵەی ڕابردوو بە شێوازی جیاواز بوو، بەڵام خاڵێکە بوو خاڵێکی زۆر بەرجەسە بوو لە ناڕزایەتەکانی خەڵکی کوردستان کەویش سەردەم و قۆناغی حەبەی شوبات بوو. لەوە بەدەر بە دوای ئەوە ئەو پرۆسەی ناڕزایەتیەکان شق و شێوازی بڕێ جیاوازی کردە خۆی. لەو سەردەمەوە تا ئەمڕۆ هێشتا ناڕزایەتەکانی کوردستان لە ڕووی ژمارە و عەدەد و ناڕزایەتی و پانتایی ئەو ئەترازانەوە با بڵێم ڕەنگە ئەو قۆناغەی نەبڕی بێ، بەڵام لە ڕاستیە لە ڕووی شق و شێواز و هاتنە دەنگ و ناڕزایەتیەکان و کەمبوونەوەی تەوەهم و خۆش باوەڕی بۆ هێزانێ لە ناو بزوتنەوەی ناڕزایەتیەکانە دەورە بینین ئاڵوگۆڕی لەسەر هاتووە و هەر ئەمەش ماتریال و هۆکارێکی زۆر گەورەیە بۆی کە لەم ڕۆی کۆمەلگەی کوردستانی ئێمە بە هەمان شێوە ببینینەوە سەرباری ئەوەی کە میل و بۆچوون و جیاواسێ لە ناو ئەم ناڕزایەتیە، بەڵام بە جۆرێک ئێستا لە قۆناغێکی جیاوازن لە قۆناغەکان کە بە هەرحاڵ بە بڕای من پێویستەکە بە وردیشی زۆر زیاتر لە ئاسی ئەم بەرنامەیە بە دوواچوو بکەین بەسەرەوەی کە بزانین بزوتنەوەی ناڕزایەتیەکانی کوردستان چ ئەڵگۆڕێکی بەسەر هاتووە، لایەن ئەرێنی و نەرێنەکانی چی بوون، شێوازی خەبات و تێکۆشانی چی بووە، داواکاریەکانی چی بووە، بەتابەت ئەو شێوازەی کە توانم بڵێم بە جۆرێک لە خۆرستیەوە، جۆرێک لە لۆکاڵیەوە، جۆرێک لە ناڕەخراوبوونەوە کە ڕەنجی گەورەی ئەم بزوتنەوە و ناڕزایەتیەیە چۆن بۆ لە ڕابردووەوە ئێستا چۆنی بینینەوە یان چ ئایندەیەک پێشبینی دەکەین. ئەمانە بابەتی زۆر گرنگی لێکدانەوە و بەدوواچوون و جێپی هەڵگرتنە. بەڵام منەوەی کامڕۆ لە ئێستا لە کوردستانە دەیبینم بەهەکووی کە من خۆم ماوەیەکە لە کوردستانم لە ڕاستیا پێم وایە ئەمڕۆ سەرەتایکی جیاوازە، سەرەتای ماڵ ئاواییکردنە لە دوێنەی ناڕزایی خۆرسکی بە زۆرێ، لە دوێنەی ناڕزایەتی پراکەندە، لە دوێنەی ناڕزایەتی پڕتەوەهم و خۆشخەیاڵی بە حیزب و بزوتنەوە و بە ئامانجێک لە هەر حاڵاکە لە قۆناغەکانی ڕابردووە بە هەرحاڵ حزابی سیاسی توانێتی دەور و کاریگەری زۆر ببینن لە ناو شەپۆلی ناڕزایەتیەکانی کوردستانەوەی کە باسی حەبەی شوباتیش مەکرد. لە ڕاستیە یەکێک بوو لەو پێگەوجێگە و ڕێگانەی کە
بزوتنەوەیەک بارحاڵتوانی مۆری خۆی بدا لەو مەقطع تاریخیە ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە و ئەوەی جێگەی پێشوازیکردنەوەی کە لە قۆناغی ئەمڕۆوە ئاڕاستەیەکی دیاریکراوە هەیە خەریکی تاوتوێکردن و خەریکی وەڵامدانەوە و خەریکی ڕێخستنەوە و سل لە نوێ بنیاددانەوەی ئەم بزوتنەوەیە کە مەم شەو لەم پرسیارە ئاساییە بارحاڵ لێبینینەوە. ئێمە هەموو ئەو ئەتراز و ناڕزاتیانەی ڕابردووە یەکێ لە تایبەتمەندی هەرە نەگەتیڤەکانی ئەوە بۆ کە زۆر لۆگاڵی بووە، یەکێ لە ئەترازەکانیان یەکێ لە شێوازەکانی ئەوە بووە کە سەرباری لۆکاڵبوونی بارحاڵ بەشێکی زۆر لە ناڕزایەتەکان خۆرسی بوون، ناڕزایەتێکی عەفەوی بوون، شێوازێک بوون لە هەرحاڵ لە دەربڕینی ئەترازی خەڵک کە زۆر جاری وا هەیە ڕەنگە من و تۆش کەوتبێنیتە نا ئەو مەقطع و تاریخە و نا ئەو جۆرە لە پشتگیریکردنەوە لە پڕێکا ڕووداوەکە بێ و لە پڕۆکا بێ هەڵێز بگریت و تێدا بەژاریکەیت و پشتگیریشی لێ بکەیت کە من ڕەنگە خۆی بۆ خۆی هیچ کێشەیەک نەبێ، بەڵام بۆ خوێندنەوەی بزوتنەوەی گەمە کێشێکی گەورەیە و لێرەوەیە من پێم وایە بارحاڵ ئەترازاتانە دەبێت سەر لە نوێ چێک بکرێتەوە بارحاڵ بە هەموو ڕابردویا بچینەوە خاڵە لێوازەکانیان خاڵە جیاوازیەکانن و هەو خاڵانەی کە دەکرێت سەرمایی لەسەردا بنین. ئەوەی لەم مەقطعە توانم بڵێم جیاوازیە کە بینم من لە ئێستا ئەوەیە کە هەم لە شکلی ناڕزایەتیەکانە هەم لە شکل و جۆری پێداگرتنی ناڕزایەتیەکانە بارحاڵ خەریکە تەجاوزی مەقطعێکەکە یان ئەگەر باشناڵێم ئاڵگۆڕێکی بەسەرایە کە سەرەتایکی زۆر گرنگە ویژەوەی کە ساڵی ڕابردوو ئێمە ببینین لە پێنجێن چی ڕوویدا لە دەربەنی خان چیری ڕوویدا لە کفری چی ڕوویدا هەموو ئەم حرەکەتە جوان و پڕبەهانی کە لە کوردستانە هەن پێمانەڵێن کە جوڵێکی کە بە ڕێوەیە ئەوەی کە بایەخترین پڕبایەخترین حرەکەت بوو بە بڕوای من و بە لێکدانەوەی من ئەزمونێکی جوان و شیرین بوو کە من لە پێنجێ نبینیمان کە کۆبوونەوەی گشتی معنای هەبوو لە نێو ناڕزایەتیەکانی خەڵکە و ئەمە بووە هەوێنی جۆرە لە دەربڕینی ناڕزایەتی کە کاریگەری لەسەر هاوکێشەکەدانا کە ئەم ناڕزایەتیانە بەشوێ بکەن. طبعاً ئەم ناڕزایەتیانە بە هەموو ئامانجەکانی خۆیان نەگەشتن، بەڵام لەو قۆناغا بینیمە بارحە باڵانسێکی ڕاگرت کە زۆر زیاتر لە ئامانجەکانی خۆی لە داخوازیەکانی خۆی نزیک بووە تا ئەخیر نمونەی کە ئێمە لە کفریا دەبینین. بۆیە من ئەوەی کە بە نقطەیەکی پرشنگداری بینم لە ئێستا کۆمەڵگەی کوردستان مەیلێک ڕێکخراو مەیلێک سەراسەری مەیلێک نەک سەراسەری لە ئاستی کوردستانە بەڵکو سەراسەری لە ئاستی عێراقا خەریکی خۆسازماندان و ڕێخستنەوەیە بوو ئەوەی کە ئەم ناڕزایەتیانە لە یەک دانەبڕن بۆ ئەوەی یەک دەنگ بوون بۆ ئەوەی بتوان کاریگەریەکی فراوان و سەراسەریان نەک لە ئاستی کوردستانە بەڵکو لە ئاستی عێراقا هەبێ و من دەزانم ڕەنگە هەر بینەر و خوێنەرە و بیسەرێک کە ژێرە من تۆگرم بڵێن کام ئەتراز و ناڕزایەتی لە کوردستانە سەراسەریە لە ئاسی عێراقا سەراسەریە نا ئێمە باسەکەمان ئەوە نییە ئێمە باسەکەمان لە ئاڕاستەیە کە خەریکە هەنگاو بۆ ئەوە ئەنێ کە بەهاو پێگە و جێگە و ڕێگەی ئەم بزوتنەوەی بزانێت لێرەوەیە ئینسان ئاسوەیەک دەبینێت کە خوێندنەوەیشی جیاواز هەیە و ئێستا جوڵەیەک لە کوردستانە هەیە ئەم حرەکەتەیە لە شار و شارەکان ئەوەندەی کە خۆم ئاگادارم بارحال لە بینی 15 شاری کوردستانە لە نێو هەڵسوڕاوانی بزوتنەوەی ناڕزایەتی خەڵکی کوردستانە بە هەر مەیلێشیەوە بەڵام لە مەیلە پێشەوەکەی بە تایبەتی پەیوەندی هەیە قسە و باس هەیە دیالۆگ هەیە کۆبوونەوە هەیە دیدار هەیە مناقەشاتی جدی هەیە لێکۆڵینەوە بە دواشچوون هەیە لەسەر هەنگاو بە هەنگاوی ئەم بزوتنەوەی بەرەو شوێنچێت بۆیە من پێم وایە کوردستان لە ئاستانەی ئاڵوگۆڕێکایە کە بزوتنەوەیەک سەر لە نوێ خۆ پێناسە ئەکاتەوە سەر لە نوێ بە زۆرە لە جۆرەکان لە هەرحاڵ بە بەرجێکیکەوە بە بەرجێکە بتوانێت وەڵام دەرەوە بە نیاز و ناڕزایەتەکانی خەڵکی کوردستان لە سەرەتای دەستپێکردن و لە سەرەتای خۆ پێناسەندکردن یایە کە ئەمە ئومێدێکی گەورەیە هەموو تاجێک هەموو هاوڵاتیەک هەموو کەسێکە دەیەوێت لەم ستەم و نائەدالەتی و نابەرابەری ڕزگار بێ بتوانێت پشت بەم بزوتنەوەیە هەنگاو بنێ و بتوانێت بێتە ناو مەیدانەکەوە و دەستی لە ناو ئەم هاوڕێ و دۆست و خۆشەویستانە بێ کە ئێستا لە کاسی کوردستان ناتوانم بڵێم دەیان کەس لە شار و شارەچەکانە حەدیقە 13-14 شار مناگام لێیە پەیوەندیشی باش پردێکی چاک و جۆرە لە هەناسەیەک و نەفەسێکی تازە بۆ خۆ پێناسەکردنەوە و خۆ ناساندنەوە و بنیانانەوەی ئەترازات جەماوەری لە کوردستانە هەیە لە بەردەممانایە و ئەمە ئەگەر و پرسیاری ئێمەیە و ئەگەر و پرسیاری بار ئۆزبوونی هەموو ئێمە ئەو کەسە ناڕزایەتیانەیە کە بەرهاو هەز بە بەرپرسیارەتیەکەن بۆی کە بتوان ئەم قۆناغە بگۆڕن ئەم قۆناغە دەستی پێکردو و هیواشی گەورە هەیە بۆەوەی کە بەرەو شوێنێکی با کە بتوانێت
باڵانسەکان بە زۆرێک بۆ ڕێکەنا ڕزایەتەکان لە شێوازیکە لە ئاسی کوردستانە فراوان بێتەوە. ئامادەتان بە زۆر خاڵی گرنگ و تایبەتمەندی بزوتنەوەی ناڕزایەتی ئێستای کوردستان کرد، بەڵام ئەمەیەک بڕێک یەک تۆسپۆڵتر بچینە ناوێەوە کە ئێستا ئاستی ئەم ناڕزایەتیانە لە کوێدایە، بیان بڵێم ئاستی ڕێکخراوبوونی هەمەهانگی لەگەڵ یەکتردا، تێڕوانینی هەڵسوڕاوان و ڕابەران و چالاکوانانی ئەم بزوتنەوەی ئەگەر بڕێک قوڵتر بچینە ناو ئەم بابەتەوە. ئەگەر بڕێک زیاتر لەوەی کە باسمان کرد قسێ بکەین لەسەر چەند مانگی ڕابردوو، من لە ڕاستیا زوڵێکی زۆر جددی و پەیگیر و بە جۆرێ بە بڕوا بەخۆبوونیشی گەورەوە دەبینمەوە کە ئێستا ژمارەی بەرچاو لە هەڵسۆڕاوان لە ئاستی زۆربەی شارەکانی کوردستانان، نەک بڵێم هەر هەموو شارەکان، و ئامانجەکە ئەوەیە کە هەموو شارەکانی کوردستان بگرێتەوە لە دیالۆکان، لە قسە و باس و بیر و ڕاگۆڕینەوەیان، لە کۆبوونەوەی نێوخۆیانان، لە پەیوەندیەکانی نێوخۆیانان، و لەوە زیاتر بڵێم لە دوو کۆبوونەوەیان کردووە. ئەم دوو کۆبوونەوەیە یەکەم کۆبوونەوە بەهەرحاڵ ژمارەیەکی تیا بوو کە ژماری دووەم کۆبوونەوە ئەوەنۆنیەشی ئەو کۆبوونەوە بوو و بەحس و مناقەشاتێکی زۆر جددی لە نێو ئەم کۆبوونەوە کرا. ئەو شخصیەتانە بە خۆشحاڵان شخصیاتی زۆر ناسراوی نێو ئەم ناڕزایەتیانە بوون کە هەر کەسیان لە شوێن و شوێنی کاری خۆیان و لە شارەکانی خۆیان و لەو شوێنانی کە هەن کەسانی دیاری و سەرشناسی ئەم بزوتنەوێن و ئومێدێکی گەورە هەیە بۆ ئەوەی کە فراوان بوونەوەی ئەم باسنەیە شایستەی کۆمەڵگەی کوردستانەوە، شایستەی لە ئەسۆگرتنی ئەو بەرپرسیارەتەیە، بە تایبەتەوەی کە من لێرە جەخت کەمە لەسەری دوو هەفتە لەمە پێشێک لە باشی ئەو کۆبوونەوانەی کە لە نێو ئەم هەڵسوڕاوانە بە حەقسە و باسی لەگەڵ کرا، شتێک کە زۆر جێگەی شەرنج بوو خۆشحاڵانە لەم کۆبوونەوەدا ژمارەیەکی بەرچاو لە ناوەڕاست و خواروی عێراقیشەوە هاتن لە کۆبنەکە بەشداریان کرد و تەلویحەیە تەزسوورێکی وێنەیەکی گشتیانە لەسەر ناڕزەکان لە ناوەڕاست و خواروی عێراقچیان پێگەی بزوتەوە ناڕازیەتەکان وەکو پرسیارەکەی تۆ لەکوایە و چوو مێدێکیان بەستووە بەوەی کە لە کوردستانیشە ئەم زوڵەیە هەیە، ئەتوانێت چ تەلفیقەیە، چ سەرتاسەری بوونەوەیە و چ مەکانەیە لە ناو بزوتنەوەی سەرتاسەری و بزوتنەوەی ناڕزایەتەکانی خەڵکی عێراق و کوردستان پێکەوەگرێ بداتەوە. من ئەتوانم بەش بە حاڵی خۆم ئەو شتەیە بڵێم کە بە ئەزمموی خۆم و بە تەجروبەی خۆم لە 30 ساڵی ڕابردووە ئەمە یەکەمین ئەزمون و تەجروبەیەکە کە هەستەکەم شخصیات و کەسایەتی گەل و پێگەوڕێگەی کەسانێک لە نێو ئەم جوڵەیە بەرحاڵ کە دەتوانێت بەهاو مەکانێکی زۆر گەورەی لە داهاتوە بۆ بەجێگی دڵخۆشیشی زۆر زیاتر هەبێ. طبعاً بەرحاڵمە بە تایبەتی باسم لە دوایین خۆپیشاندانەکانی کردیا بابلم ببورێ لە دوایین کۆبوونەکانی، بەڵامیشە لە تایبەتمەندیە هەرە گرنگەکانی ئەم ناڕزایەتی و ئەم هەڵسوڕاوانە ئەوەیە زۆر بەرپرسیارانە تااملەکەن لەگەڵ اعتراض و ناڕزایەتیانەی کە لە شوێنگەی ژینگەی خۆیان و شار و شارچەکانی خۆیان هەیە. هاوڕیانێک بەرحاڵ کە ئێستا من ڕەنگە بە شێوەیەکی گشتی باسییان بکەم هەر لەم 3 ڕۆژی ڕابردووە لە نێو خۆپیشاندانەکانی مامۆستایانە بەرحاڵ دەوریان هەبووە، هەوڵیان نایەوە تەقالیان کردو بۆ ڕێخستنی مامۆستایان و ناڕزایەتێکە و بۆ کەمپینەکە و بۆ ئەو اعتراضاتانی کە هەیە. ئەمە لە زۆری لە شارەکانی کوردستانە بە بەرجەسەی بردومان ببینی ماتەوە و هەر ئەمەش بۆتە هەوێنی هەنگاوێکی زۆر گەورە لە 4-5 ڕۆژی ڕابردووە. زۆر لەو ڕفیقانە خۆیان باسیەکەن کە ئستیقبال و پێشوازێکی زۆر باش لە ئەم هەنگاو و هەڵوێست و بۆ چوونانی ئێمە کراوە و ئەم هەڵسوڕانە کراوە کرد لە کوردستانە کە خەریکن بە سیمایەک با ڕۆحک و نەفەسێکی جیاوازەوە و بە زۆر لە خۆ ئامادەکردنیشی بە جیاوازەوە لە بەرامبەر بە بارودۆخەکە هەنگاویان ناوە هەنگاو دەنێن. دێمەوە سەر ئەوە پرسیارێکی گرنگم هەیە بەوەی ئومێد بەستن بە بزوتنەوەی، بەڵام بابەتێکی کە نامێ بازی بەسەردا هەڵ بدەین ئەویش ئەوەیە کە 5 لایەنی کوردستان لە نەوەی نوێ گۆڕان حیزبە ئیسلامیەکان و ئەمجار لە نێویشاندایەکێتی یاداشتێکیان داوەتە پەرلەمانی عێراق کە حکوومەتی عێراق ڕاستەوخۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرێت. پارتی ناڕازیە، بەڵام ئەم 5 لایەنە داوایان کردووە. سەرنجی ئێوە لەسەر ئەمە چێ پێتان وایە ئەمەلانی کەم گرفتی موچە چارەسەر بکات کە لە ئێستادا یەکێکە لە کێشە بەرچاوەکانی فەرمانبەران و کۆمەڵگەی کوردستان؟ بناجیان لە ڕاستیا من پێم وایە هەموو ئەو 5 حیزبە زائید کۆی ئەو شتێکە لە کوردستانە پێڵێن دەسەڵات قورسە بۆ من بڵێم حکوومەت بەڵحاڵ شتێککە پێڵێن دەسەڵات لە کوردستانە
دیوێکی ئەو بەرژەوەندیە چینایەتەیە کە ئەیانوێ ناڕزایەتەکانی خەڵک جارێکی کە پەرچێشکەنەوە بە دوای خۆشخەیاڵیەکە کە لە هەر حاڵ تا ئێستا پشیان پێ بەسووە، تا ئێستا تەسەوریان ئەوەیە خەڵکی کوردستان ملئەدن بەو عەقلیەت و تێگەشتن و تێڕوانینەی کە لە نێوان مێزە بەحسە و باسی نێو مێزەکانی خۆیان و پەیوەندیەکانی خۆیان و لە نێو ئەحزابی سیاسیان یەکێک لە زەرمەندتر و زیانبارترین خاڵەکانی نێو بزوتنەوەی ناڕزایەتەکانی کوردستان ئەو خۆشخەیاڵی بوو کە بە ئەحزابی سیاسی هەیە. ئەمە مێژوویکی دێرینی هەیە و ئێمە لە حەبەی شوباتە ئەمەمان زۆر بە بەرجەسەیی بینی. ئاسەواری ئەم تێگەشتنە هەتا ئێستاش هەیە. ئەوەی کە دەکرێت لێرە هەنگاوێکی زۆر وشتیارانەیە لە دیویەکایەتی نیشتیمانی خەریکە بە جۆرە لە جۆرەکە ئەم تایوەهمە گەشە پێئدا تا ئەو ئاستەی کە شەڕێ لەگەڵ پارتیا هەیە، ئاشتیە لەگەڵ پارتیا هەیە، پەیوەندیە لەگەڵ پارتیا هەیە، بۆ ئاراستەی بڵێ کە ئەو حەقیانە ددا بەخۆی کە من بەشێ لە خەڵکی کوردستانم لەگەڵایە، خەڵکی ناڕازی کوردستانم لەگەڵایە، شتینەکەی ئەو بۆ ئەم لایەنەیانەیە و ئەوێ ئەم سیمایە بدا. و بە شەکەی تریشی ئەو شتەیە کە پێڵێ ئۆپۆزیسیۆن لە باشی حاڵتەکە ئەگەر نەوەی نوێ ببینینەوە لەواقع نەوەی نوێ کێشەکان لە بینی پارتی و یەکێتی و هاوسەنگیە خۆی لەگەڵ بەهاکردوێتی دەیەوێ ئەم بزوتنەوەی لە ناڕزایەتی مەحەلی لەو کاڵەکەی خۆی لە داخوازەکانی خۆی لە ژیان و گوزەرانی خۆی ببەسێتەوە گرێ بداتەوە بۆ تەوهماتی کە لە ئاسیا عێراق چی بۆ دەکرێت. هەر بۆیە یەکێ لەو شتانی کە ئێستا لە کوردستانە لە ڕاستیە هەیە مەسەلەی موچە کراوە بە فۆرمێک کرا بە باسێ کە لە زۆر لە شار و شارەکان ئیمزا کۆکەنەوە بە حکوومەتی عێراق موچە بدا. هەر وەکو دانی موچە بژێوی ژیان باشیکردنی ژیان ئەوەی کە پێڵێن کۆی ژیانێکی باشتر لە ناوڕاست و ناوچەکانی خواروی عێراق زۆر باشتر بێت لە کوردستان. لەو قیامە بەشێ لە درێژەکردنەوەی نەفەسی ئەو خۆشخەیاڵیە کە دەسەڵات دەتوانێت یاری پێ بکە، بەڵام ئەمە ڕۆژ بە ڕۆژ بەرەو تەنچی و بەرەو لێواربوون و بەرەو پراوێزبوون دەچێتەوە. چونکە ئێستا بە بڕوای من خەڵکی کوردستان جۆرە لە ئەزمونێکی تازەی لە ممارساتی ئەحزابی سیاسی لە نێو ناڕزایەتەکانە وەرگرتووە کە ئەمە هاوکێشەکان دەتوانێت بگۆڕێت. خەڵکی کوردستان زانیان ڕۆژە ڕۆژان کە بزوتنەوەی گۆڕان هات لە 14 مانگە محکومی کرد و لە 16 مانگە دەنگی بەوەدا کە بچێنە ناوهێنەکەەوە. ئەمە خۆشخەیاڵێکی گەورەیە و ئەنجامەکەیمان بینی سەرباری کوشت و کوشتاری بە هەرحاڵ 12 ئینسانی جوان و گەنجی جوان و منداڵ دوای چەند هەفتەیەک هاتن باسییانەوە کرد کە کوردستان بە پرۆسەی ئاشتی و ئاسایش و ئەمنیەتا دەتوانێت لە 4 ساڵی ئایندا ببینینەوە کە لە قۆناغێکی تازە تێپەڕێ و هەموو ئەو ماڵانی کە ئەوان کردیان جۆرە لە زۆرەکان بۆ خەڵکی کوردستان بۆ هەڵسوڕاوان بۆ کەسانی ناڕازی و بۆ خەڵکانی کە کاریگەریان لە نێو ئەو بزوتنەوە ناڕازیەتە هەبوو بووە بە ئەزمونێک کە ئاسان نییە خەڵکی کوردستان و ناڕازیەتەکان هەڵسوڕاوانی سیاسی و هەڵسوڕاوانی مەیدانی مل بدەن یا بەها بچونە ئەو ئاسی تەوەقع چاوەڕوانی کە ئەحزابی سیاسی بەرحاڵەتوانێت شێژیانی ئەوان گۆڕێت. لە هەمووی گرنگتر ئەوەیە لەسەر ئەم شوێنە ڕاوەسین و جیاوازیشی گەورە بکەین لەوەی کە ئەحزابی سیاسی ئامانج و استراتیژی و بەرنامەی خۆی هەیە و ناڕزایەتەکانی خەڵکی کوردستانیش ئامانج و بەرنامە و استراتیژی خۆی هەیە. لە دواوشا ئەوەی کە خەڵکی کوردستان بەدوایە گەڕێ ژیانێکی باشترە، ئایندێکی باشترە، گوزرانکی باشترە، بیمە و خەدەماتێکی باشترە، موچە و ژیانێکی ئاساییە لە هەر حاڵە. ئەمە بە فلتەری ئەحزابی سیاسیان ناتوانێت تێپەڕ بێت چونکە ئەمان لە کۆی سیستەمی ئەو نظامی کە لە حکوومەتی عێراق و کوردستانە هەن گیانە بوونێتەوە، خۆیان گیانە کردێتەوە. نمونەیەکی جیاواز نین لە سیاستکردن، نمونەیەکی جیاواز نین لە ئیدارەکردنی مجتەمەع، نمونەیەکی جیاواز نین لە ئومێدبەخشین بە کۆمەلگا و بەوەی کە خەڵکی کۆمەلگا کۆمەڵ ڕیشیان باتێتە. بەڵام ئەمە لە پرۆسەی ئەو بۆشاییە دەبێتەوە کە کوردستان هێشتا ئەم بزوتنەوە ناڕزایەتیانە بەداخەوە نەیتوانیوە لەو چوارچێوە تاوتوێ بکرێ و مەکانێک و جێگەیەکی محکەمی هەبێ کە ئەم کارتە لە دەستی ئەحزابی سیاسی بسەنێتەوە. و ئەمە جەنجێکە خەڵکی هەڵسوڕا و خەڵکی دیار ئەو ناڕزایەتی لە کوردستانە هەن. بالفعل ئەمە جەنجی ئەوانە کەم ئاڵوگۆڕە پێک بهێنن و ئەو تەوهوم و خۆشحاڵیە تێپەڕێنن و بێنە سەر مەتالیب و داخوازیەکانی خۆیان وەکوەی کە ئێستا چۆن ومێدێک بەدرێکری ئەم ئومێدە ئەبێ غاڵب بێت، ئەبێ بێتە بەرحاڵ سیمای ناسانەوەی ناڕزایەتەکانی کوردستان لە دەرەوەی هەموو حسابە سیاسیەکان بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتیەوە. لە ڕاستیە ئەگەر باسی
نەوەی نوێیەکەین وەکو نمونە وەکو نوع لە کاریکاتێرێک وایە لە شانۆ سیاسی کۆمەڵگەی کوردستانە کە ڕەنگە ئێستا خەڵکانێکە بن کە گوێ لە ئەم قسانە دەبێت بەهەرحاڵ وابزان ئەمە زیادە ڕۆییەکە بەڵام مێژوو زۆشتی پێشوو ڕابردووی سلماندون و ئەمەش ئەم قسەشە بێتە بەشێ لە مێژوو لە ناڕزایەتەکانی خەڵکی کوردستان کە ئەوان قەت ناتوانێت بزوتەوەی کۆڕان تێپەڕن وەتا ئەگەر بە هەرچی زۆرەشیش تێپەڕێن ئاستی وشیاری و لێکدانە و ئەزمونەکانی خەڵکی ناڕازی کوردستان لە شوێنێکی کەیە کە ئەوان بەهەرحاڵ ناتوانن ئەم فریوکاریە بە سەر کۆمەڵگەی کوردستانە تێبپەڕێن و یادای سەپێن بۆی من بەهەرحاڵ لە دیوەکەی کە ئەو باڵانسە دەبینەوە کە هەناسە و نەفەس و ئامادەیی و خۆ ئامادەکردنی زوتنەوەی ناڕازەتی خەڵکی کوردستان بە زۆرێکە ئامادەی چوونە مەیدانی ئەو جەنگە هەیە لە ئێستاوە لە ئایندەوە لەو شوێنەشەوە کە بەهەرحاڵ پەیوەندی ئەمان بە حکوومەتی عێراق و بە حکوومەتی ئێرێمەوە هەیە ئەمانە خەریکی لۆبەیەکن لە بینی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێما کە بەهەرحاڵ دوجار پرسیارەکە ئەوەیە لە کوێی ئەم هاوکێشە ژیانی گوزەرانی خەڵکی کوردستان خۆشە بێت من پێم وایە لەو شوێنایە کە خەڵکی کوردستان بێتە دەنگ و دیفاع لە خواست و داواکاریەکانی خۆیان بکە لە دەرەوەی ئەم حیزبە سیاسیانە. یەک بابەت کە بۆ من زۆر گرنگە لێرەدا تاوتۆکەی نەگەر بێنەوە سەر بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەری لە کوردستاندا ئەوەی ئێوە ئێستا باستان کرد و قسەتان لەسەر کرد بەڕاستی زۆر جێی و بێدە و ئەتوانم بە شێوەیەک بڵێم دەستپێکێکی باشی ئەوەیە کە ئێمە لە زۆر بەرنامەیە پرسیارمان کردووە پێویستە چی بکرێت ئەوە دەستپێکەکەی لانی کەم دەبینین بەڵام لە هەمان کاتێک کە گوێبیستی کۆمەڵگە دەبی لە تۆڕە کۆمەڵاتیەکانە یاخود کەماک دەخرێتە بەردەمی خەڵکی ناڕزایەتی زۆر هەیە بەڵام هاوکاتی ئەمەش بێئومێدی دەبینرێت بەوەی کە بە شەڕەکان خۆیان بتوانن ئاڵوگۆڕێک بکەن زۆر جار ئەم کۆمنتەم بیستووە کە ناڕزایەتی دەربڕین و خۆپشاندان و مانگرتن و ئەمانە لە کۆمەڵگێکی وەکو کوردستانە بێهۆیە کۆمەڵگەکە ناتوانێت ئاڵوگۆڕی بەسەردا بێت دەسەڵات جواب نایەتەوە ئەم بزوتنەوانە بێ ئاکام ئەمێننەوە ئەمێ پرسم پەیامی ئێوە بۆ ئەو کەسانە چییە کە ناڕازین بەڵام ئەو بۆ چونیانە هەیە کە ئەم جۆرە بزوتنەوانە ڕەنگە کارێکیان پێ نەکرێت بناجێ من حەزەکەم لە شوێنەوە دەست پێ بکەم کە خاڵی ناومێدیە کە تۆ لە باسەکەتا هەبوو ناومێدبوونی شەقام ناوبێتبوونی خەڵکی کوردستان ناوبێتبوونی بەشە لە ناڕازیەتەکانی خەڵکی کوردستان واقعەتێکی تاڵە کە ئەزمونێکی گەورە دوور درێژی لە پشتەوە هەیە وەختێ منە تۆ تەماشاکەی ژیان و گوزەرانی ڕۆژانەی خەڵک موچەیان بیمەیان خزمە گوزارەکانیان قیتابکردنی جادە و کۆڵانەکانیان کارەبایان ئاویان قوتابخانەیان نەفەسی ژیانی ڕۆژانەیان چۆن تەنراوە وەختێک کە من تۆ بینین چۆن پۆرپۆر خەڵ دەگیرێ وەختێک کە من تۆ دەبینین دەبینی ئەحزابی سیاسیە زۆر عادی چه فەزایەک ڕێ ئەخەن و چه هاتو هاوارێک ڕێ دەخەن و لە گۆشەنیگایەکەوە چ ڕێکەوتن ئیتفاقاتێ دەبێ ئەمانە هەمووی بەهەرحاڵ دەبێتە هەوێنی براوکردنەوە و فراوانکردنەوەی ئەو ناومێدیە و بە تایبەتی ئەوەی کە من پێم لەسەردا کرد ئەحزابی سیاسی ئەوەندەی تر دەور و کاریگەریان هەبووە لە فراوانکردنەوەی پادایی ئەم ناومێدیە بۆی ئێمە نابێت خۆشخەیاڵ بین بەوەی کە بڵین ئێمە لە کوردستان و کۆمەڵگایە کاژین کە خەڵک بەهەرحاڵ قۆناغێکیان تێپەڕانەوە ئەوەی کە ئێمە باسیەکەین جیاوازە باسی خەڵکی پێشڕە و کەسانی کارکتەر کەسانی هەڵسوڕاوە کەسانێک لە هەرحاڵەکە بە ئەرچی سەرشانی خۆیان وزانی و وەتوانیانە دەور و جێگە و ڕێگە و مەکانێکیانە بێ لەم ناڕزایەتیانە بەڵام کۆی کشتی بارودۆخی کوردستان و ساحەی سیاسی کوردستان لە ئاڕاستەیەکە تێدەبڕێ ئەو شوێنەی کە ئاڕاستەی دەنگی خەڵکو و ناڕزایەتەکانی خەڵکە پانتاییەکی یەکجا فراوان بەداخەوەکە لە بێئومێدی لە هەموو شێوازەکانیان هەتا لە شێوازی ژیانی ڕۆژانەیان هەتا تۆ ئێستا لە هاوڵاتیە کە پرسی مەرحەبایەکەی چاک چۆنیەکەی ئەڵێ چۆنی ئەڵێ ئەگوزەرێ یعنی خۆ محکومکردنی ژیانە لە هەرحاڵ یعنی ئەوەی کە من ژیان پاڵ پێوەنێ من وەکو مۆزەفی وام لە دایرەیەکە مەجبورم ئەم کارە بکەم ئەمە نیشانە و سیمای ئەو شتە ئامەیە ئەو وێنە ئامەیە کە ناومێدیەکە لێرەوەیە ئەجین بۆ خەڵەنان زۆر باشم حاڵم چاکە گوزەرانم باشە بیمەم هەیە گوزەرانم هەیە معاشم هەیە گوزەرانێکی خۆشم هەیە ئەمنم ئاساییشم چونکە هیچ کێشەلەوانی نییە لەبەرەوە ئەمە خاڵێکیش لەو خاڵانەی کە لە ڕاستیە ئەرک و قورساییەکی زۆر گەورە لەسەر شانی هەڵسۆڕاوانی عەمەلی و مەیدانی و سیاسی بەهەرحاڵ فراوانتر و جدیتر و گەورەتر دەکاتەوە بۆیە ئێمە لەمەیان کە ئەم ناومێدی هەیە هیچ یەک زەڕە کەم ناکەینەوە
خۆشخەیاڵی بەڵکو ئێمە خۆمان ئامادە کردووە ئەم ئەترازاتە خۆی ئامادە کردوێتەوە بچێتە جەنگی با بڵێن تەولیدکردنەوە و بەرهەمهێنانەوەی ئەم ئومێدە ئێستا لە زۆر لە شارشارەکانە لە ئەترازاتی بسکۆلەیەوە کە بڵێ بەهەرحاڵ پێوە دەبینون سیما و سەدوسیما و کەسایەتی و ڕێگە و ڕۆشتەکانی خۆی بەدیەکەیت ئەوەی کە هێشتا نەبووتە کارکتەرێکی گەورە کارکتەرێکی سەرتاسەری ڕێکخراوێکی سەرتاسەری جێئومێدێکی سەرتاسەری و یا ئەوەی ئەم ئەترازاتە پەڕاکەندانەی کوردستان هێشتا لە شوارچێوەی پلاتفۆرمێکە خۆیان پێناسە نەکردووە و ئەم هەڵسوڕاوانە هێشتا نەیانتوانیوە کاڵا بەقەت باڵای ئەم کۆمەڵگایە بتوانن دەور و کاریگەریان هەبێت ئاڵو پێگەڕنی ئەم کۆمەڵگایە یەکزەڕ لەوە خۆ کەم ناکاتەوە کە نموزەکانی ژیانی ڕۆژانەی ئێمە ئاخیرشتیان وەکێ ئێمە هەمومان بینیمان کفری بوو کفری یەکمان لە شەقامە مایەوە بەڵام دوجار یەکێ لەو شتانی کە کفری و خەڵکو و ناڕزایەتەکانی خەڵکی و کفری گۆڕی ئەوە نەبوو کە بیستی داخوازیان هاتێتە دی بەشێکی زۆر داخوازیەکان هاتە دی بەڵام ڕاوەستاوی و ئەزمونێکی جیاواز مقاومەتێکی جیاواز لە کاتێک کاکەیەکی نیشتیمانی فەرمانی کرد دەبێ دایخەن دەبێ ئەم خێمەیە هەڵپێچن بەڵام دوای ئەوە سێ شەو سۆڕۆژ ئەم هاوڕیانە ئەم ئەزیزانە لەو شوێنە ڕاوەستان و درێژیان بەخەبات و چێکۆشانی خۆیاندا و هەل لە هەو کاتەشا بووکە تەواوی حزابی سیاسی لە کوردستان هاتنە سەرخەت بە حکومەتی شێو هاتنە سەرخەت یعنی ئەوەی یەکەم ئەزمون بوو کە ئەتوانم بەدیویەکە ئەتوانێ بخوێتەوە بڵێجا ئەوانەی حزابی سیاسی ویستیان ئەمە بە زۆرێ تەسخیری کەن دەستی بەسەرا بگرن یا بە زۆرێ بارحاڵ تەوهمی تیا بڵاوکەنەوە هەمومانە ئەگەر دیوەکە هێشتا نیوەی پەرداخەکەی نیوەکەی ئەوەیە ئەم نەڕزایەتیانە گەشت بە شوێنێ حکومەت و سەرۆکی وەزیران و پەرلەمانتار و وەزیر و گزیر و هەمویان بە حابێنێتە دەنگ و بسنە ژێر خەمەتەکە و دەستی ئەوانە بگشت و تەوقە لەگەڵ ئەوانە بکەن و دوجار بەشێر داخوازیەکانی ئەوان جێبەجێکەن بۆیە لە ئێستا ئەوەی کە ئێمە باسەکەین ئەم ناومێدی کە لە کوردستانە هەیە یەکێک لەم پەرە گەورەکانی ماسات و تراژیدیای بەردەم زوتنەوەی کرێکاری ببورن بە بەردەم ناڕزایەتەکانی خەڵکی کوردستانە کە ئومێدێکی گەورە بەم ئەزمونانە و بۆ کەسایەتیانە هەیە کە قابلی ئەوەن بتوانن وەڵام بەم جێگە و ڕێگەیە بدەنەوە و بتوانن ئەم قۆناغا تێبپەڕن لەو شوێنەشە کە من ئەو تەشیدا ئەەکەمەوە ئەوەیە کە لە ڕاستیا توانم بڵێن بەش بە حاڵی خۆم یەکەم جارە دەبیستم یا دەبینم یا لە نێو جوڵانە و حرەکەتێکام کە لە 15 شاری کوردستانە کەسایەتی هەیە لە دەوری کۆبۆتۆ پلانیان هەیە بەرنامەیان هەیە نەخشیان هەیە و بە دوای وەڵامدانەوە بۆ ناومێدیانەیە کە چۆن تەبدیلیکەن بۆ ئومێدێکی گەورە بە هەموو ناڕزایەتەکانی خەڵکی کوردستان. دوا پرسیارە گەر سەرنجی یان پرسیاری بینەرێک بنمە سەر شاشەکە و خۆتان ئاماژەتان بەوەدا کە ئەمە هەر لە کوردستانە نییە بەڵکو و بزوتەوەی ناڕزایەتی لە عێراق و پەیوەندێکیش دروست دەکرێت پرسیاری زیاتر سەبارەت بەم پەیوەندیە کراوە ئەگەر باس لەوەش بکەین کە لە عێراقدا ڕەنگەوە تەماشا بکرێ هەمان و کێشانی کوردستان نەبێت لانی کەم کێشەی موچە بە هەمان ئەندازە فراوان نییە بەڵام پەیوەندیەکەی لە نێوان ئەم زوتە ناوەڕازاتیانەی کوردستان و عێراقدا بەڵێ مەیشەکە لە تایبەتمەندیەکانی ئەم زوڵەیە کە لەم قۆناغا لە کوردستانە بەدیەکردوێت لە عێراقا بەدیەکرێتەوە من باسی ئەوم کرد کە 2 هەفتە لەمەوە پێش ئەو کۆبوونەوەی کە بوو 6 کەزە و کەسایەتیانەی کە لە شارەکانی بەسرە و بەغا و ناسریە و شار شوێنەکانی کا لە کوردستانە با حەلە دەرەی کوردستان سوونەکانی کوردستانەوە هاتبوون وانە کەسان و کارکتەرگەلێک بوون کە خۆیان مێژوێکی پەرشنداریان لە ناڕزایەتەکانی ساڵی 1920 هەیە ئەوە بە ئۆکتۆبەریەکانی ئایتیفازا بە جەماعەتیوانە بەشێ لە قیاداتی و حرەکەتیان لە و من نەگە لە ڕاستیاتەنیا ئەوە بڵێم کە پەیوەندیەکە چۆنە هەتا خۆشحاڵانە یەکێ لەو باسانی کە هەیە و یەکێ لەو کارانەی کە توانوێتی دەوڵەتی و کاریگەریشی باشی هەبێ بە شێنە بزوتنەوەی هەتا لە ئاسی نێودەوڵەتیە ئێستا لە دیالۆگ و لە پەیوەندیایە لەحاڵ چەند هەفتەیە لەمە پێش نوێنەری ئەم حرەکەتانە لە یابانە هەبوون کە 6 وڵات بارحاڵ تێدا بەشداری کردو و نوێنەری ئەم حرەکەتێ و ئەم خەڵکە ناڕازیی کە لە ئاسی شەقامی سیاسی کوردستان و عێراقایە لەو کۆبوونەیە بەشداری کردو و بۆتە جێگەی سەرنجێکی زۆر فراوان بە زۆرێک کە ڕۆژی دووهەم داوا لەو ڕەفیقانە کراوە کە تەوزیحاتێکی زیاتر و ڕۆشناویی زیاتر لەسەر ئەم اعترازاتە جەماوەری عێراق و کوردستان بخەنە سەر بۆیە پەیوەندیەکی زیندوو پەیوەندیەکی هەماهەنگ پەیوەندی و کارێکی بەردەوام لە نێو ناوەڕاست و جنوب و با بڵێن شمال عێراقەوە باسی دەکەن هەیە کە کوردستانە. ڕێوەر عارف زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشنگ تیڤیدا ئامادە بوون.
سپاس بۆ شیوام وایە هەمووتان ئاسوودە وەختەوەتن و سلااو ڕسم بۆ هەموو بینەرانتان هەیە. زۆر سپاس. ئازیزان جارێکی تریش سپاس بۆ بەشداری چالاکانی ئێوە بۆ هەموو ئەو سڵاو و سپاس و دەستخۆشی و ماندوو نەبوون و سەرنج و پرسیار و تێبینیانەی کە بوشتە. لێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەرشاد و سەرکەوتوو.